پاڵەوان یاریزانی ژمارە حەوت جارە بەخۆت نادا بۆ دەرەوە زیرەک تۆ بە ئاراستەی گۆڵی دوور دەکرێتەوە تۆ گۆڵ دەکرێت جارێکی دیکە لەگەڵ یاریزانی ژمارە 6 عومەر فەتحوڵڵا لەسەر تۆپ ڕاوەستاوە لێدانەکە جێبەجێ کارزان لێدانەکە ئەم تۆپە بەکوێگە یاڵڵا عەزیز محەممەد عەزیز محەممەد زیرەک کۆشانی تیپی زیرەک سێک دانە کامەران یوە محەممەد جارێکی دیکە بۆ بەلانی ژنەی باڵای تیمەکانی گەرمیانەوە سەرپەرشتێکە کە بە ئەم پاڵەوانت چونکە هەروکو ئاماژەم تێدا یاری لە نێوان دوو قەزایەک و ناحەیەکدا بەرەوە یاریزانی ژمارە 11 ژمارە دووی تیپی کامەرانی تۆپەکەی گەڕاندەوە یاڵڵا کەریم جەبار خۆدێک بە ئاراستەی گۆڵی شیکۆت ئەندنێ بێ یاڵڵا عادل عەلی یاریزانی ژمارە 11 بۆ پارێزی تیپی یاریزان توانیان لەسەر یەکێتی کامەرانی گۆڵ تەماکەن لە بەرامبەر فەڕەنسا عەدنان جارێکی دیکە عەدنان هاوش لێدانێک جێبەجێ کابزانی تۆپەکەی عومەر فەتای لەسەر بورهان قادرن یاڵڵا بورهان یاڵڵا بورهان بۆ دیکنی تۆپەکەی عەزیز محەممەد پاڵەوانی چی گەرمیان پاڵەوانی خولی لجنەی تیپەمیلیەکانی باڵای گەرمیان ساڵانە ئەم خولە دەکاتە بۆ ماوەی 3 ساڵە ئێمە وەکو تیپی کامەرانی دیارە بۆ ساڵی دووهەمە بەردەوام ئەوینە پاڵەوانی خولەکە سوپاس بەخوا ئێمڕۆ توانیمان لەم یاریگا ببینە پاڵەوانی خولەکە و سوپاسی ڕێخەرانی خولەکەش دەکەم بەڕاستی خولێکی سەرکەوتووە دیارە خۆتانزان بۆ مەوزوعی کۆرۆنا یاری یانەکان وێسیاوە سوپاس بۆ ڕێخەرانی خولەکە دیارە ئەم جۆرە خولانە وای کردو یاریزانەکان دا نەبڕێن لە یاریگاکان سەرەتا بەخێر بێن بە خێراتنی تەلەڤیزیۆنی گەلی کوردستانەکەین لە زۆر کار و چالاکیەکانی لیژنەی باڵای تیپەمیلیەکانی گەرمیان ڕووماڵێکن و راپۆرتی تایبەت لەسەریەکەن سوپاسدانەکەین دیارە ئەمە لیژنەی باڵای تیپەمیلیەکانی گەرمیانەوە بۆ 3 ساڵە لەسەریەک خولی تیپە پاڵەوانەکانی سنووری گەرمیان دەکەینەوە کە لە نۆ ناحی و قەزا پێکاتووە دیارە ئەم خولانش تێچوویان هەیە هەموو تێچووی ئەم خولانش لەلایەن بەڕێز نووسنگی وەرزشی هاوسەرۆکی یەکێتی نیشتمانی کوردستان و کاگلاهورەوە تێچۆکەی لە ئەستۆ گردۆ نمونەی زۆر بێت ئەوە خولی ئەم ساڵوانش 20 تیپتیایە بەشدار بۆ تیپی وەرزشی کامەرانی و زیرەکی گەشتنە یاری کۆتایی و مڕیاری کۆتاییان کرد و تیپی کامەرانی بۆ 2 ساڵ لەسەر توانی ببێت بە پاڵەوانی خولەکە ئینشاءڵڵا ئێمە وەکو لیژنەی باڵای تیپەمیلیەکانی گەرمیان هەمیشە چاومان لەوەیە بە لە ئایندە کاری باشتر و باشتر بکەین پشت بەخوای گەورە گەر خوا تەمەنمان بدا بەرداوامە بیت